ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله أما بعد برا خۆشەویستەکانم لە دەورەی شبهات حول الخروج والثورات والتكفير كبابتي إما محاضرية لنا أو دورية لەم هاوینەیە کراوەتەوە ئەو محاضەی دووهەممانە بە ئیزنی خوای گەورە و باڵا دەست بەردەوامین لەسەر ئەو پێشەکی کە وتمان کەسی ئەهلی سونە بۆ ئەوەی کە لە پڕێکە نەکەوێ بەسەر عیلمێکی گەورە و قورس مەسائلێکی عیظام پێشەکیەک بزانێ دەربارەی منهەجی ئەهلی سونە و جەماعە کە ئەوەی ئێمە باس دەکەین بە ئیزنی خوای گەورە و باڵا دەست مقدمەیەکی منهەجیە و تەئەسیلیە هەمووی ئەسڵە لە قورئان و لە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی بابەتێکەکەین الثبات على الحق ئەو کەسەی کە لە ئەهلی سونەیە زۆر باشە ئەگەر خۆتان تەسجیلی بکەن نووسینەوە بنووسن و تەسجیلی بکەن بۆ خۆتان لە ماڵەوە هەندێک شت مەسەڵەن فریای ناکەوی تەسجیلی بکەن شتێکی چاکە الحەمدولله هۆکارێکە بۆ خێر بەکارێنی الثبات على الحق ئینسان لەسەر حەق جێگیر بێ تێگەی براکەم کەسی سەلەفی کەسی ئەهلی سونە ئەوەیە کە جێگیرە بەڕاستی کەسی ئەهلی سونە ئەوە نییە ئەمڕۆ لەبەرەوەی لەم دەورەیایە ئیتر بۆ خۆی کەسێکە یعنی ملتەزیمە چاکە شکل و شێوەی کەسێکی ئەهلی سونەیە بەڵام ماوەیەتر کە ژنیەنە شانی کرد بە کاسبیە حیشتێ نەمێنێ نە عیلم بمێنێ نە شکل و شێوە بمێنێ نە ئیلتیزامی دینی بمێنێ یان مەسەلەن سەفەرێکە بەوەی سەفەرەکەیەوە یا مەسەلەن برادەرێکی ڕەفیقێکی یعنی وەکو دارێک وابێ هەر بایەک لێی باس سەما بکە وەکو دارێک هەر بایەک لێی باس سەما بکە ئینسانە بێت سابت بێ لەسەر حەق ئەبێت جێگیر بێ بۆیە الثبات على الحق صفەتێکە لە صفەتەکانی ئەهلی سونە کەسی سونی و کەسی سەلەفی و یەکێک لە دیارترین صفەتەکانی و کەسانی کە لەسەر ڕێگەی ڕاستن ڕێگەی ڕاستی پێغەمبەر صلی الله عليه وسلم و صحابة و تابعین ئەوەیە کە صراط المستقیم بەرنایەن یعنی کەسی ئەهلی سونە واز لە صراط المستقیم ناهێنێ چونکە زانیوە ڕێگای ڕزگار بوونە وەکو چۆن ئاەتە پیرۆزەکە لە سوورەتی الأنعام ئاەتی 153 ئەو ئاەتە پیرۆزە لەبەرکەن سوورەتی الأنعام ئاەتی 153 خوای گەورە فەرمێ وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ئەفەرمێ ئەوە ڕێگە ڕاستەکەی منە یەک ڕێگە ڕاستی منە یەک ڕێگە سیراتی یەک ڕێگەیە یەک ڕێگەیە ڕاستە فاتبعوه شوێنی بکەون ولا تتبعوا السبل شوێن سبولەکان مەکەون سبول توولە ڕێکانە شوێن توولە ڕێکان مەکەون فتفرق بكم عن سبيله ئەو توولە ڕێیانە لەم ڕێگە ڕاستی خوای گەورەتان بکەن وا مەکەن کەواتە تۆ برا خۆشەویستەکەم خوشکی بەڕێز تۆ بێ لەسەر ڕێگەی ڕاستی خوای گەورە و باڵا دەست بی کە پێغەمبەری لەسەر نردووە صلی الله عليه وسلم کە سەحابە بەڕێزەکانی لەسەر فێر کردووە کە هەتا ڕۆژی قیامەت شوێنیانەکەون ئەوە ڕێگە ڕاستەکەیە فەرمێ شوێنی بکەوە شوێن غیری ئەو شوێنە ئەو ڕێگەیە مەکەوە لەبەرەوەی شوێن توولە ڕێکان بکەوی فتفرق بكم عن سبيله ئەو کاتە ڕێگە ڕاستەکەی خوای گەورە بەجێڵی بۆیە زۆر کەسەیە بەڕاستی بەهۆی توولە ڕێوە بەهۆی شوێن کەوتنی ئەموو ئەوە ڕێگە ڕاستەکەی بەجێهێشتووە خوا بمان پارێزێ ذلكم وصاكم به ئەوەیە کە خوای گەورە ئامۆژگاریتانەکە ئەوە وەسیەتی خوایە بۆ ئێوە کەواتەم ئاەتە گەورەیە بۆ ئێڵم لەبەریکرد ئەمە وەسیەتی گەورەی خوایە ذلكم وصاكم به ئەوە وەسیەتی خوایە کە ئامۆژگاری ئێوەی کردووە کە ئاگاتان لێبێ ڕێگەی خوای یەک ڕێگەیە دوان وسیان و دە و سەد و هەزار نییە ئەوە نیە کەسە بە ئارەزی خۆی نە کاکە دەلیلە دەلیلی پێبرا لە قورئان و سونەت و ئەقوالی سەلەف ڕێگەکەت تەواوە ڕشوێنیکەوە وانە بۆ خۆی دروستی کردبووتی وەخوا کاکە و ئاەتە و معنایش ئەبەخشێ و ئێمە بێم ئاەتانە بە تەفسیرێکی مۆدێرن و تازە بابەتیانە و سەردەمانە و ئەمانە ئەوە بزانەکە ڕێگەی سوبولەکەی و یەکێکە لە سوبولەکان توولە ڕێکە لە توولە ڕێکان ئامان ئاگاو لێ بێ حەزەرکە بۆیە خوای گەورە فەرمێ ئەوە وەسیەتی منە بۆ ئێوە لعلكم تتقون هەتا کەسێکی متقی و لە خوا ترس یعنی ئەگەر کەسێکی متقی بی کەسی متقی لەسەر یەک ڕێگەیە ناچێت شوێن توولە ڕێکان کەوێ هەر ڕۆژی لەسەر بەزمێ بێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاەتە پیرۆزەی ڕوون کردوێتەوە
أما تبيروزي رون كردوته وعبد الله كري مسعود فرمي خط لنا رسول الله صلى الله عليه وسلم خطا في غمر صلى الله عليه وسلم خطيكي راست درستي بو كيشي فرمي هذا سبيل الله أمر رقي إخواه ثم خط خطوطا عن يمينه وعن شماله أو خط الراستك كيشي إن جات شان خطيكيش للاي الراست وشبي أو خط الراست وكيشي باشان فرمي هذه سبل متفرقة أما شان رقايكي متفرقة جياوازة ئەمەی کە ساحێبی ئەم توو لە ڕێیە جیاوازتر لەوەی تریان قسەکە ئەوەی کە هی ڕاستە جیاوازتر لە هی چەپ قسەکە ئاوایە حسابەکە فەرمووی على كل سبيل منها شيطان يدعو إليه لسر هر ڕێگەیەک شەیطان و دعوەی بۆکە جا طبعا ڕازانەوەی شەیطان زۆر مشکلەیە شەیطان ڕێگە بۆ بڕازێنێتەوە ئاها ئێستا مەسەلەن تۆ دەوێت نوێژی بەیانی کەی شەیطان ئەڵێ بخەوە خەوەکە و خۆشەکە ینی وەکو وایە 6 ڕۆژە نەخەوتبی ئیشی شەیطان ئاوایە جگەرە خۆی ئەتەوێت تەرکیکەی شەیطان لەو کاتیان نەفەسێکە بۆگا بە ئاڵتون تۆش دەڵێ وەڵڵی زۆر قورسەم جگەرەی وازێ ئەوە ئیشی شەیطان ئاوایە سبحان الله بۆیە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم لەسەر هەر ڕێگەیەک شەیطانێکی تایە جاوەرە شەیطان شتەکە بۆ بڕازێنێتەوە بێت چی لە ئینسان بکە شەیطان هەمیشە فریودانە و فریودانەکەشی بە شەهوەتە بە ئارەزووە و بە شوبهە و گومانە وەکو چی وایە وەکوی کە تۆ ئێستا بڕۆ بۆ نمونە بڕۆ بۆ پێنجە لەو سەی سایقە گەرمای بینی لەسەر جادەقیرەکە زۆرە تینەوە زانی بەردەمە ئاوە هەڵێ ئای لەخوا بەزایە بۆستە ئاوە کەچی هەرەچی سەیرەکەی سەرابە هەر جادەقیرەکەی ترەونە هەڵم و بۆقی هەیە بۆ خۆی ئەوەی دروست کردووە ئیشی شەیطانیش ئاوایە حتا ئەڕۆی پێی ناگەی حتا ئەو کەسێک کە شوێنێکەوێ خوا بمان پارێزێ لە جەهەنەما شەیطان دەڵێ بۆ شوێن من کەوتی کێوتی بەگوێم بکە بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی لەسەر هەر یەکێک لەو توو لە ڕێیانە شەیطانێکی لێو دعوەی بۆکە پاشان پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئاەتە پیرۆزەی خوێندەوە لە سورەتی الأنعام ئاەتی 153 وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ئەمە ڕێگەی ڕاستی منە شوێنی بکەون ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله شوێن توو لە ڕێکان مەکەون چکە لە ڕێگە ڕاستەکە لاتانەیە ذلكم وصاكم به لعلكم تتقون ئەوە وەسیەتی خوای گەورەیە تاکو کەسێکی متقی و لە خوا ترس بە ابن القيم رحمتي خوای لێ بێ فەرمێکی ابن القيم طبعا أو حديثي بوم باسكردن هر أهل سنن جراوينته ابن ماجه والروايات ابن ماجه وشيخ الباني فرمي صحيحة ابن القيم رحمتي خوي لي تلبي الشيخ الإسلام ابن تيمية كتابات زورة ما شاء الله لزور يشغل بواره كان كتاب ابن القيم هي رحمتي خوي لي أفرمي والمقصود أن طريق الحق واحد ما بس بم حديثي بيغمبر صلى الله عليه وسلم وبس بو آياتي خوي جورا أبي بزاني كالطريق الرقاك يقرقي إذ مرده إلى الله الملك الحق والدواروجو كوتاي أمريقية أقاته بو باشاي حق كخواي قروا بالا دست وطرق الباطل أي الرقية أهلي بطالشية متشعبة متعددة شعبة دولة جاوازة هم الرنقة هريكي بنوعه هريكي لآوازه أخواني فإنها لا ترجع إلى شيء موجود بلام دواجار هيش شي بوشتكي بون ناقرته شتێکە هەبێ ولا غاية لها يوصل إليها هدفێکی شینیەکە پێ بگەی یعنی ئێمە خوێنین بزانین هدفی ئەو کەسانی کە ئەم خوێن ڕشتنە ئەکەن ئاریزانم هدفتان گەیشت بەچی مەسەڵەن داعش گەیشت بەچی ئادێ بزانم دوێنێ برادەرێکم تەلەفۆنی بۆ کردم وتی پلەی گەرما ئەوەی کە ئەو بۆی کردم ئەو کاتە نزیکی سەعات 6 بوو 6 ئێوارە وتی ئێستا من لە مەخمورم چێکن لەوێ ئەو عەبوانی کە داعش داینەوە ئێستا پاکێکەنەوە بۆی خەڵکە فەقیرەی لەوێەوە ڕۆن نەتەقێتەوە پیانە بە خەڵکی موسڵمانی فەقیرە یعنی لە پلەی گەرمای پەنجایە بزانەوە چەنە ئەوان تیاچوون و هیچیشیان نەکرد و وڵاتەکەیان خاپور کرد و کۆمەڵە خەڵکی زۆریان نا بە کوشت و تێگەی وڵات ئاوای لێیەت بزانم ئادەی هەدەفیان چییە بۆیە تو لە ڕێ برا خۆشەویستەکەم وەکو ئیبن القەیمە فەرمێ غایەی نییە ئامانج و مەبەستی نییە ئادی بزانم تۆ بەچی گەیشتی چ سوودێکت هەیە ئادی کامیان ئاوا دەورەیەکیان کردوتەوە لە مزگەوتێک لە شوێنێک ئەو فێڕەقە ضالانە کامیان هاتوون ئاوا مسلمان فێرکەن لە قورئان و لە سونەت و مەنهەجی ئەهلی سونە نایەن شتیوان ناکەن هەر لێ وەرە تۆ ملوانکەیە کاتە ملت و ئاوا بیکوژ و ئاوا کافریکە و ئاوای لێ بکە و چی بکە و هەرەمە ئیشەکانیان وە چیشیان کردووی چیشیان نەکردو خواب من پارێزە باسییان نەکەین ئینشاءالله
بۆ ابن القيم رحمة خوای لێ بێ فەرمێ هي بمنزلة بنيات الطريق بل هي بمنزلة بنيات الطريق وطريق الحق بمنزلة الطريق الموصل إلى المقصود فهي وإن تنوعت فأصلها طريق واحد ڕێگەی حەق وەلەگەڵ توولە ڕێکانە هەندێک کۆڵانی سلێمانی هەیە سەیرەکەی تۆ ڕۆی ڕێ زۆرە بڕینە شارەزای کەچی سەیرەکەیەکەی بە ماڵێ ئەوەی کا تۆ تەوێت دەرچی سەیرەکەی دەرگایکی گەراجی کراوە گەر بڕۆیەکی دەنەوە ماڵێکەوە ئەو بنیادی طریقەکە ئەوەیە توولە ڕێگە ئەوەیە ناگەیتە ئامانجەکەی خۆت ئەی طریقە حەقەکە تۆ شار ڕێگەکان نەزانی لەم شار ڕێگەیەوە بڕۆی ئەچیتە ئەو ڕێگە یعنی هەموو یەک ڕێگەیە هەموو یەک ڕێگەی دوجار کە ئەگا بۆ ڕێگەی کە خوا پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم بۆ ئێمەیان ڕوون کردوێتەوە بابەتێکی ترمان عدم التلون في دين الله بابەتێکی تر کە لە خزمەتان باسی بکەین لەم مقدمە ضرورەیە عدم التلون في دين الله ئینسان هەمەڕەنگ نەبێ لە دینی خوا یعنی هەر ڕۆژی شتێن نەبێ ئینسانە بێت دامەزراو بێ بە کوردەواری تەلەون پێوترێ حولحولی یعنی ئینسان حولحولی نەبێ ئینسان کەپرسەوز نەبێ ئاهایستا هەندێک کەسێ کاسبی بۆ ناکرێ پێڵن کەپرسەوز بۆ نمونە دوو مانگ دوکاناریەکە دوایە چێبێ بە چایکی دوایە چێبێ کرێکاریەکە دوایە چە سەفەری ئێرانەکە جا دوایە چە سەفەری سینەکە اینجا دوایە چە تەکسی پێ لە هەموو شێک کۆڵی زەرەرەکە دەکا کە تۆ دابمەزرێ تۆ دوکانێکت داناوە بێ ساڵی دوو ساڵ لەسەریوی تا خەڵکە و ناسێ و ئەو شتەکانێنی و تێگەی لە وەزعەکە هی واش هەیە یعنی لە ناو دینی خوا ئەم نمونەیە هەڵگرە بۆ ناو دینی خوا هەر ڕۆژی لە شتێکە ئەمڕۆ ڕەفیقتە یە بۆ مزگەوتە سبەینە لە مزگەوتێک تر قسە لەگەڵ تۆ ناکە سبەینە قسە لەگەڵ هەردوو لا ناکە باشە ساڵە ترێتەوە بۆ لای تۆ وڵی من زۆر غەڵەتم کرد مانگێکی پێ ناچێ وەڵا ڕۆشتەوە دیسان بەجێشتەوە هەرێکی قسەی بۆکە شوێن ئەوەکەوێت ئەمە پێوترێت تەلەون لە دینی خوا خوای گەورەم جۆرە کەسانی خۆش ناوێ خوای گەورە کەسێکی خۆشەوێ کە لەسەر ڕێگەی حەق ثابت بێ صدقی هەبێ ڕازگۆ بێ ڕاست کا لەگەڵ خۆیە ئەیسا معقولە تۆ بۆ ئەم قورئان و سنەتە ئەم ڕێگەی سەلەفی صالح و هەدی ئەهلی سنەیە ئەخوێنی معقولە ساڵێتر بڵێ وەڵا کاکە ئەمە بە کەڵک نایە چۆنە بەشتیوە نابێت تۆ ئێستا ئەمە زانیمە ڕێی حەقە نابێت تەلەون بکەی هەموو عالم بڵێ سرم لە تێکچوو تۆ نابێت بڵێ سرم لە تێکچوو تۆ ئەسڵت لایە تۆ بنچینەکەت لایە بۆیە سەیرەکەی هەندێک کەس هەیە سبحان الله لە ئەهلی ئەهوا کە شوێن هاو ئارەزویانەکەون ئیشی یعنی لەسەر ئەمرێک ثابت نابن ڕۆژێ مسلمانە ڕۆژێ ملحیدە ڕۆژێ مفەکیرە ڕۆژێ مەسەلەن هەر ڕۆژی بە نوعێکە لەسەر شتێکە ئەی بینن یعنی هەر ڕۆژی لەسەر بەزم و ڕەزمێکە ئەمانە خوای گەورە تعبیری لێ کردوون بۆ کەسی کە لەسەر سەر ئەڕوا بەسەر دەما پاڵ کەوتووە بەسەر دەم ئەڕوا خوای گەورە فەرمێ لە سوورەتی الملک ئایەتی 22 ئەفەمەن یەمشی مکبا على وجهه ئەهدا ئەمن یەمشی سەویا على صراط مستقیم ئایا ئەو کەسی کە لەسەر دەم و چاو بڕوا لەسەر دەم پاڵ کەوتووە بەو نەوعە بڕوا هە چەند ناخۆشە سبحان الله یعنی ئینسان بەو پێیانەی کە خوای گەورە پێیاوە نەڕوا لەسەر دەم پاڵ کەوێ بڕوا ئەفەمەن یەمشی مکبا على وجهه بەسەر دەما کەوتووە ئەڕوا ئەوە باشترە ئەمن یەمشی سەویا على صراط مستقیم یان کەسێک بە پێیەکانی ئەڕوا بەڵام چۆنی ژەڕوا لەسەر ڕێگەیەکی ڕاستە سەیری بزانە تعبیری خوای گەورە چۆنە بۆ ڕێی حەق بۆ صراط المستقیم بۆ کەسێک کە یعنی تەلەون ناکە هەر ڕۆژی لەسەر بابەتێک نییە لەسەر بەزمێک نییە لەسەر بەزم و بالۆرەیە نییە ئەو کەسێک کە ئەهلی ئەهوا شوێن هەوا ئارەزوی خۆیەکەوێت لە فڕەقە ضالەکان وەکو نمونەی ئەو کەسە وایە کە لەسەر دەم و چاو بڕوا یا بە معنایەکی تر لەسەر دەم پاڵ کەوتووە وەکو بە سنگە خشکێ ئەڕوا ئەو کاتە لوتیشی ڕوشێ سنگیشی ڕوشێ گیانیشی برینارە بێ لە هەمووی خراپتر ئەوەی ڕێەکەشی حەق نییە ئەو کەسی کە لەسەر ڕێگەی ڕاستە بە دوو پێیەکەی خۆی بە ڕاست و دروستی ئەڕوا ئەفەمەن یەمشی مکبا على وجهه ئەهدا ئایا ئەو کەسی کە لەسەر دەم بە سنگە خشکێ بە دەم و چاو پاڵ کەوتووە ئایا ئەوە باشترە ڕێیەکەی دۆزیوەتەوە ئەمن یەمشی سەویا یا کەسێ بە ڕێک و ڕاست و دروستە ڕوا لەسەر پێیەکانی على صراط مستقیم ئێمەگە کەسی عەقڵی نەبێ ئەجینا ئەزانێ کە ئەمەیان ڕاسترە ئەمەیان ئەهداترە بۆیە برا خۆشەویستەکانم تعبیری خوای گەورە بۆ ڕێی حەق ئاوایە حوذەیفەی کوڕی یەمان ڕزای خوای لێ بێ یەکێکە لە سەحابەی کیرام حوذەیفەی کوڕی یەمان صاحبی سری پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم صاحبی سری پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بە تایبەت دایناوە بۆی کە نهێنیەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لای ئەوە
ناوی منافقەکان لای حوذەیفەیە. عومەر ڕەزای خوای لێ بێ فەرمێت خوا سوێنتم ناوی منیتیان نییە، ئەڵە پس پێ دەڵم جارێتر بە کەستر ناڵێمەوە نەتویتیانیت. سبحان الله. ئەوە حوذەیفەی کوڕی یەمانە ئەفەرمێ وقولێکی مەشهوری هەیە کە ئەفەرمێ كل عبادة لم يتعبدها أصحاب الرسول الله صلى الله عليه وسلم فلا تعبدوها. أفرمي هم عبادتك كالصحابي بيغمبر صلى الله عليه وسلم نيكر دو إيوج ميكر خواهي بيما برستن شكا عبادتني. كل عبادة لم يتعبدها أصحاب رسول الله صلى الله عليه وسلم فلا تعبدوها. أم قولي يا إخواني وأفرمي اعلم أن الضلالة حق الضلالة أن تعرف ما كنت تنكره وأن تنكر ما كنت تعرفه وإياك والتلون فإن دين الله واحد. أفرمي أو بر ضلالة يعني ترهيج قماني تياني ككسر لقم رأيي أو رقي قم رأيي أو يك تو بيشتر شتيك بخراب الزاني ويستابة شاكي بزاني أو يتر أو بر قم رأيي وشتيك بيشتر بخراب الزاني ويستابة شاكي زاني شاهد يمن ليرا وإياك والتلون أقال لي بالرنقة كان نقول يعني سبحان الله مسلماني وهي واقعية بسر مسلماني كاهد باش تومت يبو مسلماني دروس تكري سيرك الريش تاشي اي باب الريش تاشي ناقي شي بسر مسلماني وكاك بونو من مشكلة لمن الروا واز لمزقوتيني اي كاك خوك تو خو من نابرستي خو عالم نابرستي خو او كومالا نابرستي تو بو خوا خۆت یەکلایی کردوتەوە چۆنە بێ یعنی تەلەون بکەی بۆیە حوذەیفە ڕەزای خوای لێ بێ فەرمێ وإياك والتلون ئاگال لێ بێ ڕەنگەکانت نەگۆڕی یەک ڕەنگ بە چونکە دینی خوا یەک دینە دینی خوا چەندینێ نییە دینی خوا چەندینێک نییە هەر ڕۆژی لەسەر بەپێی زروف و زەمانەکان بگۆڕێت ئەم ڕەوا بێ و سبەینە شتێکی تر بێت دینی خوا ئایەتە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ڕێگەی کە تابعی صحابة و تابعین و زانایانمان لەسەری بوون وهر حذيفة رضي خوای لێ بێ فەرمێ إن الفتنة لتعرض على القلوب فتنة كان بسر دڵەکان عرضە کرێ دڵەکان تووشی فتنە بن فأي قلب أشربها نقط على قلبه نقط سود هەر دڵێکیش ئەو فتنەی چەشت یەکسەر نقطەیەکی ڕەشی تیا دروستە بێ وأي قلب أنكرها نقط على قلبه نقطة بيضاء هەر دڵێکیش ئینکاری ئەو فتنەی کرد ئەها بەهێز بوو چکە تۆزان ڕێیەکەت حەقە کەسێک یەک قسەت بۆکە طبعا ئەوان دعوەی خۆیان هەیە و کەسانی کە ئەهلی ضەلالن یە دعوە دەکاڵێ وەرەکە کە نەچی بۆ ئەوێ ئەو نەخوێنی ئاوانەکەی ئەوانە نازانم ئاڵقە لە گوێی دەسەڵاتدارەکانن ئەوە قسە بەتاڵانی کەیکەن و ئێمە ئینشاءڵڵا هەمویان باسەکەین و بەتاڵیەکەینەوە تۆش لەو کاتەیە ئەبێ ئینکاری ئەوە بکەی ئەو کاتەکە ئینکاری ئەو بەتاڵت کرد نقطەیەکی سبی لە دڵت دروستە بێ فمن أحب منكم أن يعلم أصابته الفتنة أم لا کێ ئەوێ بزانێت کە تووشی فتنە بووە یان نە حوذەیفە فەرمێ چی ئەڵێ کێ حەزەکە خۆی بپێوێ يعني تو محاسبة خود كبزانة توشي فتنة بيانا فلينظر سيرك فإن رأى حراما ما كان يراه حلالا أجر بيشتر حرام يكهبو يستعلي حراما بس بيشتر بحلال يزاني أو يرى حلالا ما كان يراه حراما فقد أصابته يعني فتنك فقد أصابته يعني وتا است حلال يقبينيه بيشتر بحرامي داناوا بيشواني أويتر أو توشي فتنك بوه يعني تو سور بزاني شتێکە حەڵاڵە ئێستا حرامت کردووە لە خۆت و دڵنیاش بی کە شتێک لە قورئان و سنت باشە حرام کراوە ئێستا تۆ بی بڵێ حەڵاڵە ئەوە تووشی فتنەکە بووی خوا بمان پارێزێ تووشی فتنەکە بووی ئەمە ئیبن ئەبی شەیبە لە مصنف ئایهێنێ و نوعەیمی کوڕی حوماد لە فتن ئایهێنێ هەتا کۆتایی بابەتێکی تر ببختي باسكين بإذن خواهي قبرو بالادست الرجوع إلى العلماء الراسخين في العلم أصل سلفي عظيم أصلا كتير لو أصلاني كيما بيخوانين كبيمان سابتا ببراستي براكم يما أبيلا همو واقع أو لهمو كيشو مشاكل كان بقري نوبو زانايان أبي بقري نوبو زانايان أو علماني كالراسخن لعلمه طبعا علماء جمعة يك عالمنية ناكري مثلا منو توبلين يك عالم أي أوهم عالمي ترمانشي ليكرت لبرو هەڵەیە تۆ یەک عالم بە عالم بزانی هەرچی ئەوتی تر تەواو هەرچی ئەو نەیوت ناتەواو بێ ئەمە غەڵەتە چونکە ئیمام مالیک ئەوتمان
كل يؤخذ من قوله ويرد إلا صاحب هذا القبر همو كسي قسي ورجيله ورد كريته إلا صاحب قبر النبي يعني تو نابع عالمك بري تشوني بيغمبره صلى الله عليه وسلم يعني شيخ الإسلام تيمية فرمي من نصب شخصا كائنا من كان هر كسي الشخص يدابني حرك مكانتي كيبه فولى وعاد على موافقته لا موالاة معاداة يعني أو بلا لقل أمابة توش دوست به أو بلا دجمني به فهو من الذين فرقوا دينهم وكانوا شيعا أو لو كسانيك أخوات تحزيدي لمسلمان فرقوا دينهم وكانوا شيعا كافرمي وكسانيك دين كان تفرق كرت باش كرت وكانوا شيعا يعني أحزاب فرقا وأحزابا وكم مفسرين فرمون بون بحزب وجروب لست منهم في شيء أي محمد ولا هيش على قال يعني نيت خواي قرأ فرمي بوي يعني زور خطرته يك عالم بتايبت نبرا يما ألين الرجوع إلى العلماء بقريتو بو زانايان همويان نقيك زانا بتنيا وايلي بكي بي برستي خواب من بارزه كزنا فلان زانا برستم بلام واقعك واله يعني واقعك وايلياتو يعني سبحان الله زور كزي أكريب حديث يبلي موضوع يعني ضعيف آساية بس نبي بقسي وزانا بلي ضعيف تخواشتي وبينيو هالي وبراكم والله زور هاليت ورا منهجي سلف خنا سلف وانا بون برا خوش ويستك بويا بتايبتي لنوازل كان لو كاتانيك وزع خرابه به لو كاتانيك خلق توشي فتنه ابي لو كاتانيا قرانه ولا زانان زور قوري حتى اخوي قوري باسي كردو باسي دو طاقم لخلقك لكو باسي كردو لسوره النساء اياتي 83 ام ايات بيروزا اصلك من فيركا ك يما بپله هر قسيك من بيس خراب الله نكينو يك كلمه ابيستي حتى شي تمالو بدنا فريقيني غلط نبي وابيت خوي يقول فرمي واذا جاءهم امر او جور كسانكاتك شتيكي ان بيغا من الامن اذا جاءهم امر من الامن او الخوف جاء قرأوا قسي شتيكي باش به بون من الله الدنيا تشاق بوا يا بلا خوف به الدنيا خراب بوا زو علم بازاريانو قليشايو الو بازار سليمانيه يما دكان ما نبو وكاتك حكمتي بعسي ليبو حرب الصعبه ديك يقليشايو خلق من رايكت قليشانه وهبو يعني انضباط اشتهات ان تر ديار يعني بون نفر يكجرا لمشاريع يتريانو قليشايو بالراكي خيره دكان دايخه خيره هم خلق برواتو يتر هرشان بردسكو تا ايان قرت يكسر امر بو امن سورك ساخته شي وهبو دول الرئي وايو قليشايو باورك تا دقيقه يعني خلق هاد الرايكت تات بابا واني ورنا وهجنيه نقلي شاوته قلي شانوني بلا عرزك بقليشه يعني الراكن هركس اخوي درباسك خواب من باريزه جاهندي كس هي يعني يا الله دنيا باش بو يا الله خراب بو يعني وكو قلي شانوكا اذاعوا به خوي يقول فرمي يعني شتيك ببيستن لشتيكي خوش يا شتيكي خراب يعني وكو بلي ترسول اوانا بيمو اوانا مشكلي امن اسايج يكسر اذاعوا به يكسر بلاو يكنو خواهي يقول استرزانشت يعني كأيبو يكسر بلاوية كانوا أفرمي ولو ردوه إلى الرسول أقر بيان جراته بو بيغمبر كاتك الجيانا معه وإلى أولي الأمر منهم يان بود الصلاة دار كانيان كاكتو تعيشت كرو بزانا وايانا شويني بربرسي خوات يقين بزانا أمشت وايانا لعلمه الذين يستنبطونه منهم أو كاتحق الراس يكتبوا دركوي ولولا فضل الله عليكم ورحمته لاتبعتم الشيطان إلا قليلا أجر فضلي خور رحمتي خواب بسرتانه والنبي أو كاتشون الشيطان كوتن مقر كم يكتان النبي بو يسيرك يزوريني خلق حزيلة بلاو كردنا ويشتا هر بس سي فيسبوك سي سوشيال ميدياك سيري جروبات كانك سيرك يشتب يعني كابرا فرياناك يداوي لي بردن كهزار شير كراو يا كواتا تو بالتأكيد كي تو براي خوشويست لسر هر مسأليك خير بلاوي ما كراو بويا أبي إنسان أجي لزانيان به بقرته ولا زانيان شيخ السعدي رحمتي خويلي ببختيك أمريكا يستامن باسم كر أواق سلسر أواكا باشان كي عالمة يعني تو زور جارلي باشا هو بكي وتري عالم صفتي عالم أمية برا خوش ويستكم صفتي عالم أويا إنسان علمي بكتاب السنة دبي أو كسي علمي بكتاب السنة هو عالمة اتباع ما جاء في الكتاب والسنة لقلوي كعلمت به إنجا خوش الشويني بكوي خوش الشويني بكوي زولم سليمانية ملاي شوعي هبو خوي باوري بيشاقي خوي نبو تيجي بخواي كانوتي براكي دزنوش قلتوي توش كربوي يعني
بابە دانیشە ئێمە جیاوازین تۆ چۆنە بێ ئەوە چون بۆ ملای مەلایەک لەو گەڕەکە دوورانی سلێمانی و ساڵانە پێش 2000ەکان مینەکەی مێزەرەکەی کێشا بە هینەکەیوتی ئەمە قوڕی کردو بەسەری منە خوابمان پارێز ئێوە علمیشی بە قورئان و سنەتە بێ ئیتیباع ما جاء في الكتاب والسنة نییە بێ شوێنی بکەوی لە قورئان و سنەت یعنی خۆت پێتەوە دیار بە شوێنی بکەوی کاکە معقولە من قسەی خێر بۆ تۆ بکەم بەڵام خۆم هیچ نەکەم لەوەی کە بە تۆ یەڵێم خەتەرەوە نیفاقە سێهەم چییە ئەوەی کە لە قورئان و لە سنەتە هاتووە ئینسان زەبتی بکە زەبتکردنی ئەوەی لە قورئان و سنە داتووە بەوەی کە لە سەلەفی صالح چۆن زەبتی ئەو شتیان کردووە يعني قرآن والسنة بفهم سلفي صالحة وتو أو بيوتري عالم أو بيناوتري عالم خوي اجتهاد بك وتيان ليك لو قندانا ما مصايا قلتوتي آدم صار سير كان سير لبرو إخوال القرآن ما هرب الراستين وكتوشد نية لبرو إخوال فرمي قل سيروا في الأرض سير كان والله لقند يبناي قندك يزان بنايلك خطرة نابي يعني بويا كواتا قرآن والسنة بفهم السلف آية السلف يمتشيان بو آيات بيروزانا وتو أو عالمة شوارم چيا لزومه للطاعة وبعده عن الفسق والمعاصي والذنوب أبي طاعتي خواي هبه يعني برا بيو ديار بكامل طاعتي كأما متقي والأخوة ترسى وهروها دور بي لفاسق بون قناحي قولر كسبيك أبي فاسق به لدواء علم معاصي قناحك هنا كان قورو بتشوق لي دور كويتو وهروها دور كويتو ولا بدعة وقمراي بدعة نكا كسي مبتدع النبي تيجي يعني ديها وصدها وزارها بدعة لدين إخوة دان راو شون عالم اشتواكا عالم بدعة ناكا أو كسي كبدعة كعالم نية خواب من باريس أبي لسا السنة بيغمبر صلى الله عليه وسلم وهروها بابتك زور قرنك كأكريكاتي خوي باسي كان رد المتشابه إلى المحكم أوش تاني كمتشابه جياوازا شن معناك هلا قريه تو بيقرني تو بو معناك محكمي خوي ثابتي خوي كلا سرت شي معناك دا مزري اوا شون متشابه نكوي وشتاني كالشبهه لسره او عالمه حوتم الخشوع والخضوع لامر الله انسان بترسي لفرماني خوا بترسي لامري خوا بترسي لخوا بترسي بابن عباس يانود اتق الله دابزي لو ولاخكي سجده يجيبو خوا برت سجدي بخابره متقي لأخوة ترسى وهروها عالم بكيه وتري أهل استنباط وفهم أو كسيبتواني للقرآن والسنة وحكم هالبينجري يعني حكم دربيني شون بيريك آوي لدريني أويش آوال للقرآن والسنة حكم دربيني أو بيوتري عالم أما هشت وصفة هشت صفة بوكيه هشت صفة بو عالم كأو كسي أم صفتاني تيابو بيوتري عالم أوي كأم صفتاني تيانو بيناوتري عالم بيت الخود عالم ناسي بلا خوش ويستكم بوا أزاني كعالم كيو كيني أما زانان من دايناو أما أصلك عظيمة بو ناسيني عالم وصفتي عالم باشان ضروري شتو بزاني يعني طبقات علماء كي قوري كي عالمي قوري كي لو خوارتر كي لو خوارتر أوش قوري بيزاني بويا مرجنية هر كسك ادعاء علمي كر عالم به يا ولنا هر كسي وتاريا لجمعية عالم به وانيا أبي أقال لي به يعني عالم طبقات علماء شون وشون يديار أو هشت وصفيك خير ما نوا صفاتي كسي عالمة بلام طبقات علماء يعني فرق يعني ابن عبد البر رحمة خوالي بالجامع بيان العلم وفضله يفرمي إنما العلماء أهل الأثر والتفقه فيه علماء كين أوانن كأهل أثر أهل أثر يعني شيء أثر يعني خوا فرمي پیغمبر فرمي صلى الله عليه وسلم صحابة فرمي حسن بصري فرمي سفيان ثوري فرمي إمام شافعي فرمي أبو حنيفة فرمي إمام مالك فرمي إمام أحمد فرمي أوا بريتي لا أهل علم علماء والتفقه فيه والشهر زابون تيايا استبتشو مجموعي فتاوي ابن تيمية بخير الرحمة خايلب باسي بابتك بوكا الله إمام شافعي وافرمي إمام أحمد وافرمي فلان كز وافرمي فلان كز وافرمي أما قولي قديمي فلان كز تفقهي كردو ولا اشتكي خويا لما جالك خويا ما شاء الله لسر هالمسألة يقصيك وازاني بزوازاني وازاني بزوازاني استتوشي موبايلك خراب به أي بي ولا فيتر
نە ئەیبێ بۆ لایەوە کەسێک کە تەسلیحی مۆبایلەکە. ئەگەر مەسەلەن کەسێک فیتەرێکی زۆر باش بێ بەڵام هەروە مۆبایلەکەت بڵێ خراپ بۆی بم بۆ لای ئەو وەستایە بڵێ ئابمەرێ بۆت کاتەوە و بۆت تەسلیح کا بڵێ فەرموو مهم ماوە. ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێت لە هەر مەجالێکا قسەی کرد وازانی و بەزەوەی زانیوە وازانی و بەزەوەی زانیوە جا تۆ لە مەجالێکا اختصاصیە هاتۆ وردە سەرەکەوی لە شەهاداتە بۆ دکتۆرا لە مەسەلەیەکی تایبەتاییێنی ئەنێ بێت لەو مەسەلا زۆر شارەزایی بۆ نمونە شێخی ئیسلام ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێت لە هەر مەجالێکا قسەی کردووە تفقهی تیا کردووە. ئەفەرمێ ئیبن عەبدولبەڕ علەما ئەو کەسان کە ئەهلی ئەثەر و ئەهلی تفقهن تفقهیان کردووە لەو ئەثەرانەیە ويتفاضلون فيه بالإتقان والفهم يعني قورن فضليان هي بويك إتقانيان هي بباشي يعني علمكيان ورقرتوه بچاكي خريكن وهروها بباشي تيجيشتون لشتك ديار مرجنية تو بهر كسي هرشتي بلا يقر نيزان يعني وعالم نبي نا تو بيستوتك إمام مالك چند برسياري ليكن الله من نازانم بوي نصف العلم لا أدري أو نا يعني يكري إنسان شتي نزاني ئەکرێ ئینسان شتێ نەزانێ بەڵام ئەوەی کە ئەیزانێ بەباشی لێ تێگەیشتووە ئەوەی کە ئەیزانێ باشی لێ تێگەیشتووە بۆیە مەرج نییە ئەوەی کە دانیشت باسی علمی کرد کەسێکی عالم بێ هەمانە لە عولەمایانە ئیجتیهادیان هەیە فتوایەن گفتەیەن پیاوێکی وەکو ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێ بێ پیاوێکی وەکو ئەبوو حەنیفە ئەمانە یعنی مفتی بوون ئەمانە فەقیه بوون ئەمانە گەورە بوون لەناو سەحابەیە مەسەلەن ابن عمر رضي خوای لێ بێ ابن عباس ابن مسعود ابن عباس مفسری قورآن بووە يعني هەر یەکێکیان سیرەکەی اختصاصیان نەبووە لە زۆرێک لە مەجالەکانی عیلم ئیجتیهادیان کردووە ئەهلی فتوا بوون مەرجع بوون هەندێک لە عولەمامان هەیە ئاوایە مەرجعن لە کاتی ناڕەحەتیە خەڵکە چێتەوە ئەگەڕێتەوە بۆ لایەن ئادی جەناب تەفەرمووی چی ئەوە طەبەقەیەک لە طەبەقەکان طەبەقەیەکی تریان ئەوەیە کە ناتوانن بە مطلقی ئیجتیهاد بکەن بەڵام لە هەندێک مەجالە ئیجتیهاد دەکەن ئەویش ئەوەیە بە عامی خەڵک فتوایان لێ وەرەگرێ عامی خەڵک فتوا لەو جۆرە عولەمایانەوە وەرەگرن بەڵام کاتێک کە مشکلەیەک دروستە بێ ئەمەش کە ئێستا گفتەیە بۆ عامی خەڵک بۆ نەدانیشتووە ئێستا لە شوێنێک خەڵکە چێ ئەڵێ فڵان شت چۆنە فتوایان بۆ ئەیە ئەویش لەو کاتەیە ئەچێتەوە بۆ عالمەکەی یەکەم چونکە ئەوە ئیجتیهادی مطلقیان هەیە ئەوانە مجتهیدن ئەوانە بەو شێوەیە طەبەقاتەکان بناسە هەیەنە مەسەلەن ناگەنە دەرەجەی عولەما یعنی طلابی عیلمن بە شوێن عیلما ئەگەڕێن خەریکی لا هەڵدانەوەی لاپەڕەکانن فێربوونی زانست و زانیارین ئەوانش طەبەقاتی طلابی عیلمن هەندێکی تریش مەسەلەن ئەوەی شتێکی کەم فێرە بێ وەکو چۆن حەدیثەکە فەرمێ بەلیغوا عنی وەلەو ئایە ئایەتێکیش بۆ لە منەوە بیگەێنن سێرەکەی شتێک ئەزانێ يبود باسك خيرك الله من پیغمبر صلى الله عليه وسلم فرميتي خيركم من تعلم القرآن وعلمه باش انت انا القرآن في ربيو وخلقش فيرك ها هلو الدعوه كان خلق شتيكي باشا خراب نيه اوش جوره خلق يكن شتيك ازاني واوانا اما الا لبابي وعظ وارشاد ورينمونيا او جوره خلقانا علميان لورجيره اجيناوكو قفتو فتوى او جوره خلقانا اشتواناك امام مالك فرمي یەکێک چوو بۆ لای ڕەبیعە ئەگریا وتی بۆچی تووشی مصیبەت بووی چی بووە وتی نە وەڵڵا ولكن استفتي من لا علم له بۆ ئەوە ئەگریم خەڵک فتوایە لە کاتێکا کە عیلمی پێ نییە کەسێ فتوایە کە شایستەی ئەوە نییە بۆیە برا خۆشەویستەکەم تۆ ئەبێ ئاگال لە خۆت بێت تۆ عالم نیت فتوا بی ئاگال لێ بێ یعنی کابرا سەیرەکەی ئافرەتێک کە فەیسبووکیشی داناوە یا پیاوێک کە فەیسبووکیشی داناوە بە ناوێکی گەورە مەسەڵەن وەڵامی پرسیارە شەرعیەکان ڕوونکردنەوەی بابەتەکان ئاوا ناوێکی گەورەی لێ ناوە ناوی خۆی نییە پرسیاری لێ یەکرێویژە چێت جواب هاتەوە وەڵڵا ئێمە خەتەرە یعنی من جاری وایە مەسەلەن پرسیارمان بۆیە بە فەیسبووک ئێمەوە ساوە وەڵا برایەک ئەو پرسیاری کردو خوشکێک من ژەڵم تۆ چی یعنی ئەم پرسیارەکەی وەڵا پرسیاران لە خۆم کردو ئێ برا لە خوا بترسە چاوەکەم من دڵنیام تا پرسیارێ بە مامۆساڵی خۆ دەجوابەیتەوە یاخن نابێ وابێ خەڵک تەلەفۆنی بۆ من کردووە چەند جار نمونەم لایە بۆ نمونە مامۆساڵایی پرسیارێکیان لێ کردم ئاوا جواب ماوە تۆ وەڵێکی وەڵا برا من 180 لە بۆ عەکسیەوەی تۆ ئەڵێم ئەوەی جوابت داوەتەوە هەڵە بووە بە قوربانم دە باشە مامۆساگیان با خێرا پێ بڵێم برا ئەی بۆ جا بۆچی یەکەم جار وا ئەکەی نە یەکەم جار ئاگال لێ بێ کە تۆ ئەهلی ئەوە نیت بۆ لە خۆتۆ قسەکەی لە دینە إن هذا العلم الدين فانظروا عمن تأخذون دينكم
ابن سیرینە فەرمێم عیلمە دینە بزان عیلم لە کێوە وەرەگرن عیلم لە کێوە وەرەگرن بۆیە صنفەکان سێ صنفن ئەو کەسەیە کە یعنی حتا یعنی ئەگەر عامیش سیر بکەی عامی ئەو خەڵکانی یعنی وەکوڵە بە چاک و خراپەوە سەیری خەڵک بکەی کە پیانەوەتری عالمی دین لە سێ صنف زیاتر نین صنفێکیان ئەو ئینشاء الله مەباسەکەین و کۆتایی پێێنین صنفێکیان ئەهلی علمی نافع و عەمەلی صالحن علمێکی بە سوودیان لایە و خۆشیان عەمەلی صالحیان هەیە صنفێکی تریان ئەهلی علمن بەبێ عەمەل علمە زانن بەس خۆیان عەمەلیان نییە خۆی لێ بەڵام لە خۆیان تەطبیقی ناکە خوا بمان پارێزێ و یەکێکیشان عەمەلیان هەیە بەڵام علمیان نییە ئەمە چییە ئەمە هەرسێکی خوای گەورە لە قورئان باسی کردو جا تۆڵێ بێ لەکوێ خوا باسی کردوێ هەمووتان لێبەرتانە ئاەتەکە ئاەتی 6 سوورەتی الفاتحە لەگەڵ حەوت اهدنا الصراط المستقيم خوا الراس ما بشان به صراط الذين انعمت عليهم صراط يو كساني كنعمتي خوتي بسر رشتون خوا يقول نعمتي خوي بسر كيا رشتوا اواني كاهل علم والعمل الصالح صنفي كم علم هي وعمل صالح شان هي صنفي دوهم شيا اهل علم بلان ببيع عمل بريدين لجولك كان غير المغضوب عليهم خوايا الرئي وكسان من پێ بڵێ کە تۆ هیدایەتت داون بەڵام غەیر المەغضوب عەلەیهم نەک ئەو کەسانی کە غەزەبت لێگرتوون یعنی تۆ تووڕەی لێیان کێنەوانە جوولەکەکانن عیلمیان هەیە بەس عەمەلیان نییە ئەزانن خوا حەقە ئەزانن ئیسلام حەقە ئەزانن خوێن ڕشتن ناحەقە بەڵام ئەشیکەن پێچەوانی ئەوەکەن کە ئیزانن وەلە الضالین خوایە دووریشمان خەرەوە لە گومڕاکان کێن نەساراکانن ئەوانی کاڵن عیسا کوڕی خوایە ئەوانە عەمەلیان هەیە بەڵام عیلمیان نییە بۆ نموناڵەن عیسا لە خاجراوە واژ نییە وما قتلوه وما صلبوه ولكن شبه لهم نەکوشتیان نە لە خاچیانە بەڵام خوای گەورە بەرزی کردەوە بۆ ئاسمان بۆیە لەناو هەموو صنفەکانە خوای گەورە وەصف و سەنای کێ کردووە وەصف و سەنای یەکەم کە ئەهلی عیلم وعمل صالح ألير أوستين وبهذا القدر كفاية والحمد لله رب العالمين وبارك الله فيكم وأحسن إليكم وجمع بيننا وبينكم في أعلى جنة الخلد أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين